لە سێبەری باوەڕدا بەرجی سێم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. پێشەچی لە ڕۆژگارێکی وادا دەژین کە پێویستە لە باسکردنی بابەتە ئیمانی و ئیسلامیەکاندا زیاتر گرنگی بە بۆچی بدەین وەک لە چۆن. ئەمەش بە ئەندازەی ئەو حەقیقەتانەی کە دەمانەوێت بە کەسانی دیکەی بگەێنین ڕاست و واقعیە. هیچ ژیریەکی ساغ و ویژدانێکی ڕوون کە توانای پێکێنانی هەبێت نەک تەنها پۆڵێنکردن ناتوانێت نکۆڵی لەم ڕاستیە بکات. چونکە لەم سەردەمەدا زانست و فەلسەفە هێزی پێشکەوتن و دۆزینەوە نوێیەکان شارستانیەتیان خستووەتە شوێنی خۆیان و هێرشێکی ترسناکی بەتامی دۆزەق دەکەنە سەر ئەو ئیمانەت و با ئاسایەی کە دەبێت ڕەگەکەی لە مێشکدا و لق و پەل و میوە و بەرووبوومەکانی لە دڵدا بن. هەروەک ناگونجێت درەختێکی وشک بوو میوە ببەخشێت، بە هەمان جۆر ئەو درەختی ئیمانەش کە ڕەگەکانی بۆچی وشک بوون ناکرێت میوەی چۆن بگرێت. ئەو شوێنەی کە ڕووخان و کاولکاری بەسەر هاتووە سەرەتا پێویستە نۆژەن بکرێتەوە و اینجا بەهێز بکرێت و پاشان ئەگەر پێویستی کرد ئارایش بدرێت. ئەو ئارایشدانەی کە پێش نۆژەنکردنەوە و بەهێزکردن ئەنجام دەدرێت بێسوودە و ئەو بەهێزکردنەش کە پێش نۆژەنکردنەوە دەخرێت ناپێویستە و ئەو نۆژەنکردنەوەیەش کە بەهێزکردن و ئارایشدانی بەدوادا نەیەت جوان نییە و چاو ئازار دەدات. لەبەر ئەوە هەڵبژارنی ڕێگەی مامناوەند لەم بابەتەدا وەکو هەموو بابەتەکانی دیکە و ڕزگاربوون لە زیادڕەوی و کورتڕەوی دەستورێکی بنەڕەتیە بۆ دۆزینەوەی ڕاستی. کردنی بەڵگە عەقلیەکان بە ئامانج و مەبەستی کۆتایی و کەوتنە نێوباوەشی جەدەل و سەفسەتەوە چەند هەڵەولادانێکی فکریە. پێچەوانەکەیشی کە بریتیە لە نەفیکردنی تەواوەتی بە هەمان ئەندازە کرچووکاڵی فکرە. لە بنەڕەتدا ئەم دوو لادانە دوو ڕووی جیاوازی یەک حەقیقەتن. هەڵەو نەپێکان لە دەستنیشانکردندا لەوەوە سەرچاوە دەگرێت کە هەر یەکێک لە دوو ڕووەکەی ئەم حەقیقەتە بە حەقیقەتێکی سەربەخۆ قبول بکرێن. اینجا بە تایبەت ئەوەی کە ئەم دوو بۆچوونە جیاوازە هەر یەکەیان خۆیان بە ئاوێنەی نەگۆڕی حەقیقەت بینیوە، شیوێکی هێندە گەورەیان لەم نێوەندەدا دروست کردووە کە پڕبوونەوەی زۆر سەختە. لە حاڵێکدا بیرکردنەوەیەکی کەم بە مەرجێک لە ژێر کاریگەری هەستەکاندا نەبێت دەتوانێت ئەم دوو ڕووە بەیەک بگەیەنێت. لای هەمووان ئاشکرایە کە زانامەزنەکانی وەک ئیمامی غەزالی و مەولانای ڕۆمی لە زۆر جێگای بەرهەمەکانیاندا ئاماژەیان کردووە بەوەی سەرقاڵبوون بە بەڵگە عەقلیەکانەوە بە مەبەستی گەیشتن بە حەقیقەت کات بە فیڕۆدانە و ئەو کەسەش کە هیممەتی خۆی تەنها لە کۆکردنەوەی بەڵگە عەقلیەکاندا بەزایە دەدات هێز و توانای لەبەر دەبڕێت و ماندوو دەبێت. ئیمامی غەزالی ئەو کەسەی دەیەوێت لە ڕێگەی بەڵگە عەقلیەکانەوە بە حەقیقەت بگات دەچوێنێت بە کەسێک کە نیەتی حەجی هێناوە بەڵام سەرقاڵی خزمەتکردنی ئەسپەکەیەتی و هەرچەندە دەکات ناتوانێت بکەوێتە ڕێ. بەڕای ئەو ئەم سەرقاڵبوونە مرۆڤ ناگەیەنێت بە حەقیقەت بەڵکو بە پێچەوانەوە بێبەشی دەکات لێی. مەولاناش ئەو کەسەی دەیەوێت بە بەڵگە حەقیقەت بدۆزێتەوە دەچوێنێت بەو هەژارەی کە لە بەرامبەر کەعبەدا بە دوای قیبلەدا دەگەڕێت. لێکۆڵینەوە لەو هۆکارانەی کەوایان لە زانایانی وەک غەزالی و مەولانا کردووە سارد بن بەرامبەر بە بەڵگە عەقلیەکان خۆی لە خۆیدا بابەتی توێژینەوەیەکی سەربەخۆیە. چونکە ئەو دوو دەستەواژە و گزارشتەی ئەم دوو زانایە کە لەسەرەوە هێنامان هەتا لە چوارچێوەی زانستی مەعریفەناسی سەردەمی خۆیاندا شی نەکرێنەوە ئەوە هەرچێکیان لەسەر بوترێت لە شتێکی ڕواڵەتی بەولاوە هیچ بایەخێکی تری نابێت. ئەمەش بەوە مەیسەر دەبێت کە سەر لە نوێ چاو بخشێنرێتەوە بە پێگەی ئەم بابەتە لە زانستی کەلامی ئەو ڕۆژگارەدا و دیسان شی بکرێتەوە. ئەم لایەنەی بابەتەکە بۆ پسپۆڕانی ئەم بوارە جێدەهێڵین و لێرەدا تەنها بە چەند شیکردنەوەیەکی بچووک هەوڵی پێشکەشکردنی بابەتەکە دەدەین. 1. لە سەردەمی ئەو زانایانەدا کە باسمان کرد سەرقاڵبوون بە بەڵگە عەقلیەکانەوە پێویستی نەبوو بەڵکو لە فەنتازیایەک بەولاوە هیچ چیدی نەبوو. چونکە لەو ڕۆژگارانەدا ئیمان بەهێز بوو،
پێویستی بە بەڵگەکان نەبوو هەتا نۆژەنی بکەنەوە و بەهێزی بکەن. لە هەمان کاتدا ئەو نۆژەنکردنەوەیەی کە ناپێویستە هیچ جیاوازیەکی لەگەڵ کاولکردندا نییە. لەبەر ئەم هۆیە ئەوان دژی بەڵگە عەقلیەکان کە ئەگەری ئەوە هەبوو ببن بە هۆکاری کاولکاریەکی لەم جۆرە وەستانەوە. 2. لە ئەنجامی وەرگێڕانی بەرهەمە بیانیەکان جیهانی ئیسلامی بە جۆرێک ڕوبەڕووی هێرشی فەلسەفەی یۆنانی بووەوە کە سەرقاڵبوون بە بەڵگە عەقلیەکانەوە وەک نەخۆشی و ئافەتێکی لێهات بوو. لە کەشوهەوایەکی لەم جۆرەدا باسکردنی فەزیلەت و چاکەی بەڵگە عەقلیەکان شتێکی بێمانای وەکو هاندانی مەجنون وایە بۆ خۆشەویستی. لە هەمان کاتدا دەبوو کەسانێک هەبن داوای وشەی نهێنی چوونە ژوورەوە لەو بیرە فەلسەفیانە بکەن کە بەبێ هیچ رەخنە و تێڕامانێک قبوڵ دەکران. ئەو زاتانەش ئەم کارەیان ڕادەپەڕاند. 3. لە کاتێکدا دەبوو بەڵگە عەقلیەکان لە ڕێگای گەیشتن بە حەقیقەتدا ئامراز و هۆکار بن کەچی کرابوون بە خودی ئامانج و مەبەست. ئیمامی غەزالی و مەولانا و زاناکانی هاوشێوەیان دەیانویست ئەم لادانە ڕاست بکەنەوە. 4. ئەدەبی حاڵەت و مەقامی ئەمان وای دەخواست. هەروەها ئەو نەخۆشیە معنەویانەی کە لە سەردەمی ئەواندا سەریان هەڵدا داخوازی ئەو شێوازی چارەسەرە بوو کە ئەوان بەکاریان هێنا. 5. مرۆڤە مەزنەکان وەکو ئاوی پاک و بێگەردووە شکل و شێوەی ڕۆژگاری خۆیان وەردەگرن. حاڵەتی ئەم جۆرەی زانایانیش لەو سەردەمەدا پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە ژینگە و ڕۆژگاری خۆیانەوە هەیە. سەرجەمی ئەو بەرهەمانەی لەو سەردەمەدا نووسراون باشترین نمونەن لەسەر ئەمە. لەم ڕۆژگارەدا ئادەمیزاد لە هەموو کاتێکی تر زیاتر پێویستی بە پاڵپشتی بەڵگە عەقلیەکان لە بابەتی باسکردن و تێگەیاندنی بابەتە نەقلیەکاندا هەیە. بەڵام ئەمە پێویستە وەکو شکاندنی توێکەڵ بە ئامانجی گەیشتن بە کاکڵەوە بێت. واتە بۆ تامکردنی کاکڵە شکاندنی قاوغ مەرجە، بەڵام تاکە مەرجیش نییە. دووبارەکردنەوەی ئەم پرۆسەیە لای مرۆڤە مەزنەکان ئامانج لێی ئەوەیە وا لە کەسانی تریش بکەن ئەو شتە تام بکەن کە خۆیان چەشتویانە، چونکە ئەوان بەڕوانین و نیگاکانیان ڕاستەوخۆ تەماشای حەقل یەقین دەکەن و پێویستیان بە هیچ جۆرە بەڵگەیەک نییە. ئەم مرۆڤە پیرۆزانەی کە قاچێکیان لە مەقامی حەزوری ئیلاهیدایە قاچەکەی دیکەیان لە زەوی نابڕن بۆ ئەوەی چەندەهای تریش بەرز بکەنەوە و بیگێنن بە هەمان ئاست. بەڕای ئەوان ئەمە پێویستە بۆ بەرزکردنەوەی پلەی ژیانی دڵ و ڕۆحی ئەو هەژارانەی کە لە قەفەسی جیسمانیەتدا گیریان خواردووە. بەڵام ئێمە دەبێت گەڕانەوەی ئەوان بۆ بەڵگەکان وەکو فیداکاریەک چاولێ بکەین و قبوڵی بکەین. ئەوان ئەو ڕەوشتەیان لەو پێغەمبەرەیانەوە وەرگرتووە کە گەیشت بە جێگایەک هیچ کەسێکی تر پێی تێنەخستووە و تەنانەت جیبریلی مەزنیش چاوی پێنەکەوتووە. گەڕانەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە میعراجەوە بۆ سەر زەوی گەورەترین دانایی و وانەیە بۆ ئەوان. ئامانج بریتیە لە دۆزینەوەی ئەو پاشان یارمەتیدانی خەڵکی لەم دۆزینەوەیەدا. لە سێبەری باوەڕدا بە مەبەستی خزمەتکردن بە ئامانجێکی لەم جۆرە ئامادەکراوە. خوێنەری بەڕێز، ئەم کتێبەی بەردەستت پێکاتوە لەو زنجیرە وتارانەی زانای بەڕێز محەممەد فەتحوڵڵا گولەن کە لە سەرەتای ساڵانی هەشتاکاندا و لە مینبەری مزگەوتەوە و لە چەندین کات و شوێنی جیاوازدا پێشکەشی ئامادەبوانی کردووە. دواتر کراوە بە کتێب و مامۆستا خۆی پێداچوونەوەی بۆ کردووە. هەرچەندەوە نزیکەی 30 ساڵ بەسەر تەمەنی ئەم دانراوە بە پێزەدا تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا تازەی و پاراویەکەی وەک خۆی ماوەتەوە و سوودێکی زۆر بە خوێنەران دەگەێنێت. ئەم کتێبە پێکاتوە لە دوو بەشی سەرەکی. بەشی یەکەم بەگشتی لەسەر قورئانی پیرۆز و بەڵگەکانی ڕازبوونی و ئیعجازەکەی و پەیوەندی نێوان قورئان و زانستەکان دەوەستێت. هەرچی بەشی دووهەمیشە باز لە بابەتی جەماعەت و کاری بە کۆمەڵ و گرنگی خزمەتکردنی ئاین لەسەر ئاستی تاک و کۆمەڵ دەکات و چۆنیەتی پەیوەندی نێوان ئەو کەس و گروپ و لایەنانە ڕوون دەکاتەوە کە خزمەتی ئاین دەکەن. ئەم کتێبە بەرجی سێهەم و کۆتایی لە سێبەری باوەڕدایە و پێشتر هەردوو بەرجی یەکەم و دووهەممان بە زمانی شیرینی کوردی خستە بەرچاوی خوێنەری ئازیز.